تا ئێستا گرفتی دواکەوتنی موچە لە نێوان عێراق و هەرێم کۆتایی نەهاتووە. نە هەرێم پابەند بووە بە ناردنی داهاتی ناوخۆ، نە عێراقیش پەلە دەکات لە جێبەجێکردنی ڕێکارەکانی بە بانکیکردنی موچە. لەم نێوانەشدا موچەخۆران باجی گرفتەکانی نێوان هەرێم و بەغدایان داوە. یعنی ئەمە 10 ساڵە موچەخۆری هەرێم نازانێت کەی موچەکەی دێ، نازانێت وادە و دابەشکردنی موچەکەی لە چ کاتێکایە. بۆی ئەمە ژیانی ڕاگرتووە، متمانی لە ناو موچەخۆرانی هەرێمە وەستاندووە و قەلەقی و دوودڵی و ناجێگیری تاو لە بازارە بەدی ئەکرێت. پێمان وایە ئەمە دوو خاڵی سەرچێتیایە. خاڵی یەکەمانەوەیە یاریکی سیاسی هەیە لە نێوان ناوەند و هەرێمە بۆ ئەوەی کە هەردوو لە ئەم کێشێ درێژە پێشە هەتاوەکو بتوانن بە شێوازێک لە شێوازەکان ئەو اتفاقی کە هەیە لەگەڵ یەکتریە بیبەن بەڕێوە. ئەمە خاڵێکە بێگومان یارە سیاسیەکەیە. خاڵی دوێمان ئەوەیە کە ئەگەر هات و ئێمە وای ئەبینێن کە خاڵی دوێمان گرنگیەکەی زیاترە خۆتە زیاتر گرنگە ئەوەیە کە تەسلیم نەکردنی داهاتی ناوخۆ پێمان ئەڵێت کە حکوومەتی هەرێمی کوردستان نایە بە شێوازێکی بنبڕکەر کێشەی موچە چارەسەر بێ، چونکە ئەگەر هات و داهاتی ناوخۆ تەسلیم کە ئەو کاتە موچەخۆرانی لە ژێرەسەڵاتدا نامێنێ یاخۆتی توانای ئەوەی نامێنێت کە ئەو خەرزانێکە لای موچەخۆرانی هەرێمی کوردستان خۆلای خەڵکی هەرێمی کوردستانە لەو ڕێگەوە وەریگرێتەوە. یاسای بودجەی عێراقی وایە ئەبێ شارەزایەکی ئابووری دەڵێت تا گرفتی داهاتی ناوخۆ بە بانکیکردنی موچە یەکلایی نەکرێتەوە، گرفتی دواکەوتنی موچە بەردەوام دەبێت. هەرچەندە سوودانی باسی لەوە کردووە بەبێ داهاتی ناوخۆ شایستەدارەکانی هەرێم دەنێرن، بەڵام تا ئێستا موچەی فەرمانبەران دوا دەکەوێت. ڕادەستکردنی بە بەغدا کە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی وایە، بەپێی یاسای ئیدارەی مالی دەولە وایە، بەپێی یاسای بودجەی عێراقی وایە، ئەبێ یا هەموو داهاتەکانی ناوخۆ یا نیوەیان ڕادستی بەغدا بکرێن. بۆی بەشە بودجەی هەرێمی کورد تا ئێستا بەکردجاری 1 دیناری ڕادستی بەغدا نەکردووە. بۆیە یەکێک لە لەمپەرەکانی هاتنی بەشە بودجەی هەرێمی کوردستان بە موچەشەوە یا کات ئەم مانگە دواکە و هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕاستیە هیچ پاساوێکی نییە. یعنی بێجگە لە خراپ مامەڵەکردن بە داهاتەکانی ناوخۆ بە داهاتەکان بە شێوەیەکی گشتی بە دۆسیەی دارایی لە هەرێمی کوردستانە هیچ پاساوێکی تر نییە بۆ ڕادەستنەکردنی داهاتەکان. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم تا ئێستا سوورێ لەسەرەوەی موچە لە ڕێگەی هەژماری منەوە بێت. هێندەی پێداگیری کاربەدەستانی هەرێم بۆ هەژماری من ئەوەندەش لەلایەن فەرمانبەرانەوە دژاتی دەکرێت. ئەوەی فەرمانبەران دەیانەوێت جیاکردنەوەی موچەیە لە کێشە سیاسیەکان بۆ ئەوەی نەبەسترێتەوە بە داهاتی ناوخۆ یان بابەتی دیکەوە، بەڵام هێشتا لەمپەرەکانی بەردەم پرۆسەکە هەرماون. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.